بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەڕێزان سڵاوتان لێبێت کۆبوونەوە و دانوستانی لێوان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستاندا لە 2 هەفتەی ڕابردوودا دەستی پێکردەوە لە ئەنجامی دەستپێشخەریەکی پارتی دیموکراتی کوردستان بە پەیامێکی بارزانیەوە سەردانی لایەنەکانی کرد. هەرچەند باز لەوە کرێت کە لە سەردانەکاندا هیچ پرۆژەیەکی ورد و ئامادەکرا و دقیق نەبوو بەوەی کە دانیشتنی لەسەر بکەن و کۆبوونەوەکانیان بەردەوامی پێ بدەن، بەڵام بڕیار درا کە ئەو کۆبوونەوانە لە داهاتوە بەردەوامێ. لە ئێستادا ئەو کۆبوونەوانە بە جۆرەکان سستی تێکەوتووە یاخود سارد بۆتەوە. خەڵکیش لە بارودۆخێکی دژواری ئابووری و دارایی قورسدایە. سەرجەم دەواازەکان و فشارەکانی تری تاقی کردەوە لە خۆپشاندان و بایکۆتی مەدەنیانە و سەرجەم ڕێگەکانی تر. بەڵام ئەوەی کە ئومێدێکی بەلای خەڵکەوە ماوە وەکو ئومێدێک تەماشای بکەن، ئەویش ڕێکەوتنی نێوان ئەم لایەنە سیاسیانەیە لە هەرێمی کوردستان بۆی کە لە داهاتوودا دۆخی دژواری ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان بگاتە چارەسەرکردن و ژیانیان باشتر بێت. ئێمە لەم بەرنامەیەدا لەسەر ئەم بابەتە دەوەسین بە بەشداری هەریەک لە بەڕێزان دکتۆر ئاکۆ حەمەکەریم هەسوڕای بزوتنەوەی گۆڕان، مامۆستا لەتیف نێرۆیی وتەبێژی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڕێزکا حەسەن جەباری کارگێڕی لەخی چواری پارتی دیموکراتی کوردستان. سوپاسانەکەین کاتان بەخشی بە بەرنامەکە. کە حەسەن ئەگەر جەناب لە سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم، ئەو کۆبوونەوانە بۆ وەستان هۆکاری چی بوو لە کاتێکا کە پارتی دیموکراتی کوردستان دەست پێشخەر بوو کە سەردانی لایەنەکانی کرد، بەڵام لە ئێستادا سستی پێوە دیارە وەستاوە. سەرەتا سپاس تەمان بەنسبەت دەم گفتوگویانە کە دەستی پێ کردووە وەکو جەنابە ئاماژە پێ لەسەر ئەساسی مبادرەی جەنابی سەرۆکی هەرێم بوو کاک مەسعود بەرزانی کە تەڕحی کرد و هەستی کرد چەقبەستوویەکەیە لە ژیانی سیاسی لە وڵاتێمە و بە تایبەتی لە مەسەلەی حکومڕانی و ڕنگدانەوەی سلبی هەبوو بۆ سەرباقی بوارەکانی ژیان لە هەموو بوارەکان. تەمان جەنابە ئاماژەوە پێکرد. من پێم وانییە سستی تیابیان کای بینم قۆناغی یەکەم لە گفتوگۆکان دەستی پێکردووە و ئەو قۆناغا پێم وایە قۆناغی زەمینە سازیە، قۆناغی شکانی ئەو بەستەڵەکەی کە هەیە لە نێوان بە تایبەتی پارتی و گۆڕان کە هەنگاو مبادرەکە لەلایەن پارتیەوە بوو. تۆ پێدوانی ئەو هەنگاوی پارتی درەنگ وەخت بێت بۆ ئەو بابەتە بۆچی زووتر ئەمکاری نەکرد گەشتانی بەستەڵەکی سیاسی مەرجەیەک بۆ شێوەیە بێ ڕەنگە محاولات کرابێ لێرە و لەوێ بەڵام محاولاتەکە چاوەڕێ ئەوە کرا ڕەنگە دۆخی ئەوەی ئێمەی ساقسی تیاکەم دۆخە بڕوا ناکەم هیچ لایەگە گەر بە وجدان بێ لەسەم دۆخە قسەگەمە لە دۆخێکی ئەتیادیانین، دۆخێکی سروشتیانین، لە دۆخێکیان کە شەڕ بەردەوامە لەگەڵ داعشە و لە هەلومەرجێکیان لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە هەموو ڕۆکان لە ئاستی تومحی هیچ حزبێکی سیاسی نیە، لە ئاستی تومح هیچ فەردێکی ناو هەرێمی کوردستان نییە بەڕاستی بەم شێوە بێ. بۆیە ئەم هەموو فشارانە وای کردووە بتوانین زیاتر جموجۆڵ بکەین و پێم وایە قۆناغی یەکەم ئەو قۆناغەیە کە باسم کرد بتوانین دیالۆگ و گفتوگۆ و دەرگاکان بکەینەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان. ئەو فشارانەوەی لە پارتی دیموکراتی کوردستان جارێکی دەستکاتە دانستان ئاسایی ئەگەر هەموو لایەکمان ئاعترافی پێ بکەین بۆ هەموو لایەکمان ڕاستە فشارەکان چیەوەی لە ئۆپۆزیسیۆن بێ یان ئەوەی لە دەسەڵات بێ بۆ هەردوو لا ڕاستە و گرنگیشە و من ئەم بەرنامەش بە هەلەزانم بۆی تەژیعی دیسانە و لایەنەکانی کە بکەم هەمووی ینی پەلە بکەن لە مفاوەزات پەلە بکەن لە حازرکردنی پرۆژەکان بۆی لە گفتوگۆی مجاملە بینێ دەرەوە مقات بخینە سەر حروف دەست بە خاڵە جەوهریەکان بکەن ئەوەی خەڵک چاوەڕێیەکە بۆی ژیان و گوزەران بەم شوێنە بێ کە ئیستا هەیە. هەرچەند دژوارەکان تازە نییە وەکو جەنابەت باسیەکەی ئەوە خۆ نزیکەی 2 ساڵە بێ بەردەوامە ینی بۆچی تا ئێستا هەستیان بەوە نەکردووە. دژوارەکان ڕەنگە بەشێکی ڕەبتی هەبێ بە حزبە سیاسیەکان بەشەکەی کەش ڕەبتی هەبێ بە دۆخی ئابووریەوە. ئێمە هەمومان زۆر جار لە بەرنامەکانە باسمان کردووە ژیانی ئابووری زۆر چوەتە دواوە و لەو بڕوایم تەئسیریشیە بۆ هەموو بەشەکانی کەی ژیان. مامۆستایەکی زانکۆ پێش شەڕی داعش موچەیەکی زۆر محتەرەم و زۆر باشیە بوو کە شەڕی داعش هات و وەزع دروست بوو نرخی نەوت هاتە خوارەوە ئێستا وەزعی مامۆستایەکی زانکۆ تا ئەگاتە کارمەندێک وەزعێکی زۆر خراپ بوو نالەبار دروست بووە. بۆیە مەفروزە حزبی سیاسی و ئەوانەی ئێمە کە لە دەسەڵاتیان زیاتر خەمخۆر بین لە حزبەکانی کە بۆی بتوانین ڕەوشەکە چارەسەر بکەین و بۆیە مبادرەکەش لە جانابی سەرۆکەوە بوو چونکە زۆربەی حزبە سیاسیەکان کە قسەیانەکەن بە ڕۆژنامە نووسەکانیشان کلیلی چارەسەر لای مەسعود بەرزانیە و ئەبێ هەنگاو بنێ و هەنگاوەکەش بە عەمەلی ئێوە لەگەڵ چ لایەنێکەکەونە ڕێکەوتن سەرەتا بۆی کە ئەویش بێ بە کلیلی لایەنەکان ئەم پێنج لایەنە بۆ ئێمە گرنگەوەی بەشدارە لە
حکوومەتی هەرێمی کوردستانەوەی بەشداری فعلی هەیە لە پەرلەمان و لایەنەکانی کەش ڕێیان وەرەگیرێ بیر و بۆ چوونیان تێڕوانینیان تیجاهیان بە چی شێوازێک بیرەکەم بۆی بە هەموو لایەک بتوانین خاوەن پرۆژەیەک بین جاریشکە کەس بایکۆت نەکرێ و کەس ئاوت نەکرێ و هەموو لایەک بتوانین حکومڕانیەک بین لە ئاستی داواکاریەکانی خەڵکی کوردستان هەبی. بەڵێ دەستخۆش ساڵ بەڕز دەگەڕێمەوە لای بەڕز کاک لەتیف کە حەسەن باسیەوەی کرد کە دۆخێکی تایبەت یعنی چۆنەڵێ لە ئەنجامی فشارێکی جەماوەری یان سیاسی یان ئابووری وای کردووە کە پارتی جارێکی دەستکاتەوە بە دانوستانەکان ینی باسی لەوەش کرد کە ئەنجارەوە لەسەر چۆنەڵێ میکانیزمی ڕێکەوتنەکان ئەنجامە درێت و دیسان پێگەینەوە وەکو لایەنە سیاسەکان کە هیچ کەس ئاود نەکرێت ینی تۆ پێ دوانێ هەمان سینناروی پێشووتر کە لە 2 ساڵی ڕابردووە کابینەی بنکە فراوان پێکات کە هەموو بەاحترافی هەموو لایەنەکان کە سەرکەوتو نەبوو بە شێوەیەک لە شێوەکان ئەمە دووبارەی ئەو سیننارۆ نیە دیسان خۆی زەمەنی ئێستا جیاوازە لە زەمەنی پێشوو بە هەموو پێوەرێک ئەو کاتە ئێمە اقتصادێکی بەهێزمان هەبوو و خیتابێکی سیاسی تاڕادەیەک یەکگرتومان هەبوو و لە هەمان کاتیشا وەکو یەک تیم بووین لە بەغا جەمەوار پاڵپشتی هێز و لایەنە سیاسیەکان بوو هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ نەک عێراق لە هەندێک وڵاتانی ناوچەکەش لە پێشەوە بوو و لە بەرامبەردا بەغایەکی لاواز سوپایەکی هەڵوەشاوە داعش تەنها 45 کیلومتر لە بەغاوە دوور بوو بە کورتی یعنی بەراوردی هەرێم لەگەڵ بەغا هەرێم لە پێشەوە بوو ئێستا معادلەکە گۆڕاوە و جگەلەوە ئەو ململانەیە و ئەو توندیە و ئەو دابڕانە لە نێوان هێز و لایەنە سیاسەکاندا هیچ لایەنێک سەرکەوتو نەبووە مەگەر لە میدیا لایەنێک وا خۆی پیشامدە کە سەرکەوتوو بووە ئەمە بەڕێی من تەنها بوو سەرنجڕاکێشان لایەنی عاتفیە بەرامبەر بە جەمار ئەگینە هەموو لایەنێک زەرەرمەند بوون و لە هەمان کاتیشە جەمار زەرەرمەند بوو و ینی ئەو خەونەی کە کورد خەونی پێوە دەبینێ یان ئەوەی کە ڕۆژانە قسەی لەسەر دەکرێت تەنانەت مەسلەی پرسی سربەخۆیش ئەم دابڕانە بوو بەهۆی دواکەوتنی ئەو بریارەش کە ینی هەموو لایەنەکان کۆکن لەسەری بەڵام لەسەر شێوازەکەی لەوانە بیر و بچوونی جیاواز هەبێ ینی تۆ کۆکی لەگەڵ کە حەسەن لەوەی کە ینی چۆنەڵێ ئەو بارودۆخی کە هەیە واگە لە لایەنەکان جارێکی تر من خۆزگە زووتر بووە کەم تەرخەمی هەبووە بەڵام خۆزگە زووتر جەنگی دشی داعشەکە کۆتایی ڕوا لە زەیرانی 2014 کە داعش 40 کیلومتر لە بەغاوە دوور بوو ئەمان توانی بەرنامەی خۆمان و خواستی خۆمان و ئیرادەی خۆمان بەسەر بەغا بسەپێنین ئێستا سوپایەکی مناظەمی بەهێزی زیاتر لە 60 وڵات پشتگیری ئەکە و دەمیێوانی کردوە جوورە هاچێکی پێشکەوتو بەدەست ئەو سوپایەوە ئێستا هێزێکی تر لە پاڵ هێزی عێراقی وش پێڵێن حاجی شعبی ئەوە گەشتە سەر سنووری ئەو کاتە باشتر بوو بەڵام ئێستاش بێ باشترە لەوەی کە سبەینێ بێ ئەگەر دەرفەت هەبێ کەوتت پرۆسەکە بەخاوی بەڕێوەچی بەڕێی من بەخاوی بەڕێوە ناچێت لەبەر چی ئەم پرۆسەی دانوستانە پێڵێن فرەلایانی دانوستانی فرەلایانی ئەمە ئاڵوسترین پرۆسەی دانوستانە لەبەر ئەوەی دوولایەن نییە بە زوو یەکتر ببین و ڕێ بکەون چەندین لایەنن چەندین لایەن چەندین بیرروڕا چەندین بەرنامە چەندین دیدار چەندین کاتی جیاواز لامان کاتشا پرسەکە خۆی پرساکی ئالۆزە لەبەر ئەوەی تۆ گۆڕانکاری لە سێ سەرۆکاتیاکەیت سێ سەرۆکاتی هەرم سەرۆکاتی حکومەت سەرۆکاتی پەرلەمان هەموو ئەم هێزانە پێویستی بەوە هەیە بیر بکەنە پرسوڕا لە ناو خۆی خۆیان لەبێنی دوو لایەنە بە شێوەیەک لە شێوەکان لەوە چێ جەنابیش هاوڕابی لەگەڵم لە نێوان دوو لایەنەیە کە ویش پارتی دیموکرات و بزوتنەوەی گۆڕانەکە چۆنەڵە چەقی ململانەکان لە نێوان کاک فازیل هاتە لای کاک بەلا بەختیار باسی یەکێک لە ڕۆژنامەنووسەکان باسەوەی کرد کە ئێوە هەڵوێستان چیە بێ بەرامبەر بەو سەردانە و وتی ئێمە چاوەڕێکی ئیمزاین لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئەگەنە چی ینی وەڵامی ئەوان چیە بێ ینی کەواتە ناکوکیەکان قۆڵتر بوون و ئەو با بڵێن پەیامانەی کە ئاراستە یەکتریان دەکرد چ لەسەر ئاستی میدیا و سەرکردە و پەرلەمانتارن و جەمار بە شێوەیەکی گشتی بەڵام کێشەکان کێشەی هەموو لایەنەکانەوە هەر گۆڕانکاریکیش ببێ هەر لایەنێک دەیەوێ بەرنامەی خۆی ببێ بە
پشکێک بەشێک لەو بەرنامەکە دەکرێت چونکە کاتێکە گۆڕانکاری لەو سەر و کاتیانە دەکرێت خۆ دەبێ ئەم لایەنەش پشکیان هەبێ لەوەدا ئەبێ ڕێیان هەبێ و ئەم ڕێیانش لە چیە ئەچەسپیان ئەبێتە بەشێک لە پرۆژەی گشتی ئەبێ ئەمانش لە دانوستانە بەشداری لە دانوستانە بکەن لە ڕاستە ناکوکیەکان تونترە بەڵام کێشەی هەرێمی کوردستان باجەکەشی هەموو لایەنەکان داویانە لە هەمان کاتیشە ئەبێ هەموو لایەنەکانیش بەشدار بن لە چارەسەر ئەمەش ڕێژەیە ئەگەر بڵێ کام لایەن زیاتر کەم تەرخەم بووە یان گرفتی دروستکرد ئەو مۆزوعێکی ترە کە بەڕێی من ناکرێ ئەمە لێرە بێنە سەر ئەو مۆزوع ڕزەگرێملات دکتۆر ئاکۆ وەکو وزتنەوەی گۆڕان چۆن لەگەڵ ئەم گەڕی دانووسانەکان جارێکی کە دەست پێگرێتەوە مامەڵەیەکە 150 نەرمەکە لە کاتێکا قسەیەکەڵێن بزتنەوەی گۆڕان ئەم جارە باز لەوەکرێکە بە ئاماژەی ڕێخەڕێ گشتێکی کاگنۆشیروان نەرمی بنوێنێ لەگەڵ بارودۆخەیە لەگەڵ ڕێکە لایەنەکانی کە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ئێمە لە دوای پەیامەکەی بەڕێز مەسعود بەرزانی بزوتنەوەی گۆڕان بە نامەیەکی دەرکرد چەند شتێکی ئاماژە پێیاوی یەکێک لەوانەی کە بە شوێکی گشتی ئەم پەیامە بە ئیجابی ئەزانە پێی وایە جۆرێک لە گۆڕانکاری لە هەڵوێستی پارتیە ڕوویداوە و ئەمە هەنگاوێکە بۆ چارەسەرکردنی کێشەکان و لە دوایەوەش زوتنەوەی گۆڕان دەرگای کردەوە بۆ دانوستانەوە بۆ گفتوگۆ لەگەڵ پارتی و ئەو بوو کە وەفدی پارتی دیموکراتی کوردستان سەردانی بزوتنەوەی گۆڕانی کرد و بزوتنەوەی گۆڕان ئەم پەیامی هەبووە کە پەیامی ڕێخەری گشتیش بووە ئێمە ئەم دەست پێشخەرێمان پێ باشە و بە هەنگاوێکی سەرەتایی زانین بۆ چارەسەرکردنی کێشەکە بەڵام بەلای بزوتنەوەی گۆڕانەوە ڕۆن نییە کە ئەو پەیامی بەرزانی چۆن تەرجوماکرێ بۆ ئەرزی واقع بۆیە میکانیزم بێنن بۆ ئەوەی کە لە چوارچەوەی پرۆژەیەکە بۆی ئەم پەیامی بەرزانی بکرێتەوە واقع بزانین چۆن ئێوە ئەم سێ سەرۆکایەتیە گۆڕن میکانیزمی گۆڕینی ئەم سێ سەرۆکایەتیان چین و سەبارەت بۆی کە بزوتنەوەی گۆڕان نەرمێنێ ئێمە هەموو کاتێک بزوتنەوەی گۆڕان لەگەڵ گفتوگۆ بۆ و پێمان وا بە گفتوگۆ تاکە ڕێگایەکە بۆ گەیشتن بە چارەسەر و چارەسەرکردنی ئەو دۆخی کە ئێستا لە کوردستانە هەیە لە هەمان کاتیشە ئێمە پێمان وایە کە ئێستا گۆڕانکاریەک لە بیرکردنەوەی پارتی ڕوویداوە ئێمە هەمومان نەزانین کە هەستەکەن سەرچاوی کێشەکان لە کوردستانە ئەم کە بە تایبەتیش بە کێشەی سیاسی یا کە پێڵم قەیرانی سیاسی لە سەرۆکاتی هەرێمەوە دەستی پێکرد ئەو کاتە دەستی پێکرد کە وادەی سەرۆکاتی هەرێم کە بۆ 2 ساڵ درێژکرا بۆ بەرەو کۆتاییە چوو لایەنەکان پرۆژیان پێشکەش کرد بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە کە من لەگەڵەوە نیم ئەم کێشەیە لە بینی پارتی دیموکراتی کوردستان و تەنها بزوتنەوەی گۆڕان نابێت ئەو پرۆژەیە کێچێتی نیشتیمانی کوردستان هەیبوو بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکاتی زۆر تونتر بوو لە پرۆژەی لایەنەکانی تر بە هەمان شێوەهی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیش و گۆڕانیش ئەم چوار لایەنە پێکەوە پرۆژەیەکیان هەبوو بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێم و دواتر نەگەشتە نەتیجە نۆ کۆبوونەوەی پێنج قۆڵی کرا تا کار گەشتە ئەوەی کە ئەو دۆخە ڕوویدا کە پارتی دیموکراتی کوردستان ڕێگری کرد لە سەرۆکی پەرلەمان و لە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان بۆ گەڕانەوە بۆ هەولێر و ئەم دۆخی بەسەر هات ئێستا پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ ئێمە ئامادەین دەستبەرداری سەرۆکاتی هەرێم بین ئامادەین دەستبەرداری سەرۆکی حکوومەت بین هەرسێ سەرۆکاتیەکە بگۆڕێەوە ئەمە گۆڕان بە شتێکی باشێزانێ بەڵام نازانین هەنگاوی داهاتویان چۆنە ڕوون نییە بەلامانەوە بە چ میکانیزمێک گۆڕانکاریەکرێت لەم سێ سەرۆکایەتە و چۆن نەکرێم گۆڕانکاریانە باز لەوە کرایانی هە لە دوای ئەو جەولەی دانوسانە سەردانی لە پارتی بۆ لای لایەنەکانی کە باز لەوە کرا کە ئەم کۆبوونەوانە درێژە کێشێت تا مانگی سێ ئەو کاتە ئەگە بگەن بە ڕێکەوتنێک لەسەر تەوەرێک ڕێبکەون هەموو درێژە کێشانێک لە بەرژەوەندی خەڵک نییە و بەڕاستی ئەوەی کە جۆرێک لە نیگەرانی دروست کردووەوەیە کە درێژە پێدانی ئەم فاوەزاتەیە ئەنی زۆر مەترسیەوە هەیە کە ئەم فاوەزاتە هاوشێوی فاوەزاتی پێکەنانی حکوومەت کرێت لە پێکەنانی حکوومەتە زیاتر لە 9 مانگی پێچوو تقریبا ڕقمی قیاسی شکان لە جیهاناک بۆ پێکەنانی حکوومەت لە دوای هەڵبژاردنەوە ئێستا 40 ڕۆژە لە 20 مانگی 11 مەسعود بەرزانی پەیامەکەی بڵاو کردەوە ئێستا 40 ڕۆژە ئەو پەیامە بڵاو کراوەوە تا ئێستا هەنگاویی عەمەلی نەبینراوە بە واقعی کە بەرەو پێچوون بێت ڕاستە سەردانی لایەنەکان کرد گومانتان بۆ چیە ینی پەیامێ بۆ کات بەڕێکردن بۆ یان وەکو پێم وتی ئێمە تەمەنایەوەکەین کە ئەمە نەتیجەیەکی هەبێت تەمەنایەوەکەین کە پارتی دیموکراتی کوردستان جددی بێت و گومانی ئەوشمان هەیە کە لە هەمان کاتە جددی نەبێت پرۆژەکەی تەنها کات کوشتن بێت
لە ئێسادا ناڕزایی هەیە لە ناو خەڵقا لە ئێسادا دۆخی هەرێمی کوردستان ئایندەی هەرێمی کوردستان ڕوون نییە بە تایبەتیش لە قۆناغی دوای مووسڵ و قۆناغی دوای داعش وەکو هاوڕێیانم باسییان کرد کە تا بێت ڕۆژ بە ڕۆژ حکوومەتی عێراق حکوومەتی ناوەند بەهێزترە بێت حەشدی شعبی بەهێزترە بێت ئایندەی ناوچە جێناکۆکەکان ئایندەی هێزی پێشمەرگە لەو ناوچانی کە ئێستا فیداکاری بۆ داوە توانیوێتی خۆی پسە پێێنێ و ئەو ناوچانە کۆنتترۆل بکات ئەمانە هەمووی پێویستیان بە یەکڕیزی هەیە پێویستیان بە کۆدەنگیەک هەیە جای من نازانین بیلفعل پارتی دیموکراتی کوردستان لەژێر تەسیری ئەم فاکتەرانەیە ئەم هۆکارانەیە وای کردووە کە ئەم جۆرە مبادرانە بمێنێت یاخود تەنها ئەوێت ئەم قۆناغە تێپەڕێنێت کات کوژێت هەتا بگاتەوە کاتی هەڵبژاردن و دوایی نەتیجەیەکی نەبێت بۆیە گرنگترین شتەوەیە کە ئێستا هەموو لایەنەکان بە ئیجابی بەرەو پێشی ئەم پەیامە چوون و هەنگاوی دووهەمی پارتیەوە بێت کە جدیاتێکی پێوە دیار بێ بە فعلی ئەم کێشەیە چارەسەر بکرێت ینی دانیشتن و مفاوزات و گفتوگۆ لە پێناو گفتوگۆ نەبێت لە پێناو چارەسەرکردنی کێشەکە ئاسان ئەو جدیەتی کە دکتۆر باسێگا لای پارتی دیموکراتی کوردستان هەیە وەکو بەڕێزت وڵا بیستمە ڕوونکردنەوەی لەسەر کۆی قسەکان ئەوەی کاگاکۆ باسی کرد مەسن پێشتر هەر چوار حزبەکە بڵێن بەیەکەوە پرۆژەیەکیانە بۆ هەموارکردنەوەی دەستور ڕەنگە بەشێکی زۆری لە ڕاستی تیابێ بەڵام ئەوەی ئێمەش بەدیمان کردوای ئەم جارەی کە مبادری کاک مەسعود خراڕۆ ئەم جارە حزابەکان پێکەوەنا بەجیا بەسەر بەخۆیی هەر کەسەوە هەڵوێستی خۆی خستۆتە ڕوو بڵێن یەکێک لەو حزبانە کە زۆر بە زووی هەڵوێستی خۆی خستە ڕوو کۆمەڵی ئیسلامی بوو یانی دوای پەیامەکەی سەرۆک یەکەم لایەنی سیاسی بوو کە هەڵوێستی ڕوونی خۆی خستە ڕوو وە چاوەڕی ئەوەی نەکرد ڕاوێشکا لەگەڵ یەکێتی لەگەڵ گۆڕان لەگەڵ یەکگرتو بۆ خۆی ئەمە ئێمە بە بادیرێکی باشی خوێنیەوە بە حاڵی ئیجابی خوێن بە جۆرێک لە سربەخۆیی لە کاری حزبیە کە پێشتر بەدیمان نەکرد وەکو پارتی هەمیشە ئەسمانە کرد دوو لە بەرامبەر لایەک چوار لە بەرامبەر لایەک یعنی ئەمە بەلای من و خاڵی نەگەتی تۆ پێ دوایە کۆمەڵی سامی پێشتر ڕای سربەخۆی نەبووە لەمایانە من وا بەدیمە کرد لە پێشترانی ئەوەی ئەمبینی لە پرۆژەکانەوە ئەمان خوێن و کاگاکۆش ئاماژەی پێە ئەو واقع بۆیان دیفاکتۆ بناتوانین ڕەدیکەینەوە ئەوەی ئێمە بینیمان جارە بە سربەخۆی بەڵام لە پەرلەمانە ئەو چوار لایەنە هەر هەمان ینی لەگەڵ هەموارکردنەوەی یاسیجوان بۆ باسکەوتم ئەم جارە حاڵتێک کەمان بینی مەشهدێکی کەمان بینی وێنەیەکمە کەمان بینی تۆ پێ دوایە بۆ پارتی دیموکراتی کوردستان بەجیا دانوستان لەگەڵ تاک ئەم چوار لایەنە بکا باشترە مەفرۆزە هەر لایەنێکی سیاسی چۆن پارتی خاوەن قەراری خۆیەتی خاوەن سەربەخۆی خۆیەتی تێفکرینی خۆی و تێڕوانینی خۆی زۆر بەڕاشکاوی خاتە ڕوو بڵێن بۆ نمونە جەنابی سەرۆک ئەمە ئەم جارە نیە جاری کەژ و تێتی فەرموو کەسێک دەستنیشانکەن بێتە سەرۆکی هەرێم یعنی ئەوە زۆر گرنگە سادەیە بەڕای بەڕێزێت ئەو کەسێک دەستنیشانکەن ئاماژەی پێویستی بە بەرنامەیە میکانیزمە پێویستە بە کاراکردنەوەی پەرلەمانە هەمووی پرۆسەیەکە پێکەوە گرێدراوە یعنی ئاسان نییە ئەوە خەڵکی کە مختصە بە مەلەفی مفاوەزات لای ئێمە بڵێن کاک فازڵ میرانی کە سکرتێری مەکتەبی سیاسیە و هەواڵانی کە ئەندامی مەکتەبی سیاسی کە مەلەفی مفاوەزاتیان لایە دیار استیشارە بەلایەنی قانونیەکان استیشارە بە خەڵکی کاکەن ئەزمونێکی باشیانەیە لەم بوارە بەڵام ئەم هەنگاوی یەکەم من بۆیە ینی لای خۆمەوە دڵنیام کە نیەتی پارتی نیەتێکی ڕاست و دروستە و نیەتێکە ناکرێت تۆ خاڵی بێ لەم وەزعی کە ئاگوزەرێ یانی بڵێ هیچ تەسیرێکی وەزعی بەڵام بۆچی سەردانی لایەنەکانی کردو هیچ پرۆژێکی پێ نەبوون لەسەری باسییان کرد زۆر بەڕێنماش وەفدی مفاوەز باسییان کرد ئامانجی یەکەم زۆر دوورەیەکی زۆری ئێمە گۆڕان هەبوو یعنی واقع بۆ هەموو لایەنێک ئەیزانێ جارێ ئەم حاڵتە هەم لایەن گۆڕان و پێشوازێکی باشی لێکرا ئەوە مەشەدەکان و سوڕەکان و شخصی کاک نێوشیروانیش زۆر بە پۆزتیڤ هەڵیستنگان و سەردانەکە ئەوەی من لە میدیاکانەوە بینیم باسیەکەم برانی یەکێتی جناوی مەلا بەختیار کە قسەی کردبوو قسەکانی هەر بە ئاراستەیەکی ایجابی بوو یعنی ئەوەی تا ئیستا لە قسەکردنەکان بە دووقۆڵی بێ لەگەڵ لایەنەکانی کە بێ لە ئەلامای بیستین کەمتر خاڵی سلبیە بیستی ینی ژینگەیەکە ئەم ژینگەی ئەمڕۆ هەیە ئەبێ هەمومان استیغلالیکەن بە ئاراستە باشەکەیە بۆی بتوانین بگەینە سیغەیەکی نێهایی پرۆژەیە کە هەمومان کۆبینەوە بەڵام لەگەڵ ئەو تێبینەی جەنابتان باسی ئەوە کرد ئەزمموی پێشوو کە ئەممان لەناو حکومەتی ئەوگامون ئەم پێنج حزبە ئایا سەرکەوتوو بوون یانە وڵامەکەی ئەم واقعەیە کە خوێنمان دووبارە بێتەوە ئەوە ئەکوێتە سەر ئەو لایەنەی یان بڵین پارتی چاچەند لەگەڵ دووبارە بوونەوە ئەو
ئیتلافایە ئەو خۆی گرنگ پێکاتەیە. ڕەنگە فەلسفەی پارتی دیدگای پارتی بۆ حکومڕانی جیاوازتر بێ بۆ نمونە دیدگای ئێمە بۆ حکومڕانی ئەمڕۆ من وایە بینیم پێویستمان بە استقراری سیاسیە پێویستمان بۆ وەزعی اقتصادی باشکەین ئەبێ مرۆڤ چەقی هەموو ململانەکانی ئێمە بێم و لە بەرژۆندی خەڵکا کار بکەین ئەمە ئەساسیات و ئەولەویەتی ئێمە لە کارکردن لەو باڕۆشان بۆ گفتوگۆکان لە ئایندەیە خەڵک بە چای خۆی ئەمە ئەبینێ چکە بۆ من باسم کە گەر تۆ تەماشای ڕابردووکەی کە ئێمە حکومڕان بین لەگەڵ یەکێتی دوو حەزب بووین و ئەو کاتە کۆمەڵێک کێشە و گرفت نەبوو وەکو ئێستا یانی قەیرانی ئابووری نەبوو مۆزوعی نەوە دوان نەبوو شەڕی داعش وان نەبوو خەڵک موچە و ژیانی باشتر بوو لە ئێستا سا کۆمەڵە هۆکتە کۆکار کۆمەڵ مۆتی وای کردو وەزعەکە باش بەڵام ئەگەر ئێمە بین دۆخێکی سیاسی مستەقرمانە بێ تەسەورە کەم تەسیری هەبێ بۆ سەر باقی بۆچوونێک هەیە بۆچوونێک هەیە ئەڵێن ئەگەر پارتی لەم دانوستانانە کە دەستی پێگرێتەوە بە جددی بێت و مەبەستی بێت و کاش کوشتن نەبێت ئەوە پێشتر بۆچوونێکە بوو کە لەگەڵ ئەو دش بە و پێکاتە یعنی ئەو پێنج حیزبی جارێکە لە بەرەو ئەزمونێکی شکست خواردو لە ئیدارەدانی حکومڕانی لە هەرێمی کوردستان لەگەڵ چەند لایەنێک بەجێ حکوومەتی پێگەێنە ئەگەر مەبەستی باید جارێکی تر بگاتە ڕێکەوتن ئەوە یەکرد نەک پەناباتە بەر ئەمە لەبەرەوە ئەمە دەرەنجامە لەوەی کە تەنها کات درێژکردنەوە و کات کوشتن لە لای پارتی ئەگەر بڵین ئەگەر لایەنێ گومانی هەبێکەوە بێ ئەتوانێت لە دووەم دانیشتە هەڵوێستی خۆی ڕوونکاتەوە پرس کۆنفراز ببەستێ و ئەعترازی خۆی هەبێ لەسەر وەزعەکە بەڵام خۆ لە دانیشتەکانە هیچ حزبێکی سیاسی بڕوا ناکەم کارکتەری سیاسی و یاسایی باش نەبێت درگ نەکا بەوەی چۆنە وەزعەکە ئەو کاتی کاگاکۆش باسی کردی ئەزمونێکی تازە بوو تۆ بۆ حکومڕانی پێنج حزب لە حکوومەتە تیای بێ ئەزمونێکی تازە بوو بەنسبە هەموو لایەکەوە یعنی هەم بەنسبەت سەرۆکی حکوومەتەوە هەم بەنسبەت وەزیرەکانی برادرانی گۆڕان ئەوانەی کێتی پێشتر دوو حزب بوون پێکەوە حکوومەتیان تەشکیل کردبوو ڕەنگە وەکو نێروێژ باسی کرد ئاسانتر بوو مەسەن بۆ نمونە هەر کێشەیەک دروست بۆ کاتی خۆی لە بینی مام جەلال و کاک مەسعودا زوو حەسمەکراوز و چارەسەری کێشەکانەکرا بەڵام کە فراوان بوو ڕەنگە ئالیەت و میکانزم بۆ ئەوە جیاوازتر بێ بۆیە من لای خۆمەوەڵێم بەنسبەت پارتیوە نیەتێکی حەقیقی هەیە و ئێرادێکی جدی هەیە چکە لە خەمی هاوڵاتیانین و لە خەمی ئەوەین ئەم دۆخە چارەسەر بێت ئەبێ خۆشمان بزانین لە دۆخێکیان بەڕاستی زۆر مەترسیدارە ئێمە ئەو وەزعی هەمانە لە دەوروبەر سێریکەین زۆر جار بڵین ئەلف لە لایەنەکانی تیهامەکە ئەوەی لایەنێکی ئەقلیمی دەوری هەیە لە مۆزوعەکە با ئەتیامی شگاڵی لەبەرەوەی ئەم دۆخە بتوانین خۆمان سیاسەتی حەقیقی و بەرنامەیەکی حەقیقی دابنین و بتوانین ئەوەی کە پێڵن ئاسایشی نەتەوەیی ڕیزبەندیەکی بۆ بکەین لەم حکوومەتەی کێت ئەم حکوومەتەی ئایندە کە قەرارە تەشکیل بێ ئەنجا حکوومەتێکی کاتێ بێت تا هەڵبژاردن یا بەعکسەوە هەموو لایەکان ڕێیەکەوین بەم شێوە تەصریف ئەعمال بکرێت هەڵبژاردننی ئایندە بێمە کۆمەڵێ ئەگەرە ماوەتەوە بۆوانەی وەفدی مفاوزن لە هەموو لایەنەکان خۆش بکاک لەتی بەس ینی ڕخنە لە یەکێتی نیشتمانی مسان لەوایە لەوە لێ ئەگیرێکە ئەوان ینی خاوەنی برارێکی موحد نین ینی دوجار زەرری بۆ هاوڵاتی و بۆ دانوستانەکانیش ینی ئەو دوو ئاڕاستەی کە لە ناوێکێتیە هەیە زۆر جار هۆکارێ بە بۆی کە دانوستانەکان نەگەنە ئەنجام یان بە گومانەوە لە دانوستانەکان بڕوان یان ئایندەی دانوستان و کۆبوونەوەکان بە ئیجابی نەبینرێت ئەوە خۆزگە لایەنەکان ڕێ بکەون ئەگەر یەکێتی خەتا یەکێتی بێتر ئەوە بن یەکێتی ڕاستە کێشەی ناوخۆی خۆی هەیە ینی ئەوە لە ئێستادا چۆنە شتێکی شارەوە نییە بەڵام بەڕێی من ئەو گلەیە لەوانە ڕێژەیەکی زۆر کەم ڕاست بێ لەبەرەوە یەکێتی کێشە ناوخۆیەکان هەڵکێش نەکردووە لەگەڵ هەڵوێستە استراتیژی یەکێتی بەرامبەر پرسە استراتیژەکان یان هەڵوێستی فەرمی بەرامبەر پرسە چارە نووسازەکان بۆ نمونە یەکێتی دوو هەڵوێستی نییە بەرامبەر چوونەتی مامەڵی هەرێم لەگەڵ بەغا بەرامبەر چوونەتی مامەڵی هەرێم لەگەڵ باکوور لە ڕۆژ ئاوا لە مەسلەی ناوچەدا بڕێنراوەکان تەنانەت لەگەڵ چوونەتی ئەو ڕێکەوتنامەیە کە یەکێتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەیەیان تەعامل لەگەڵ حیزبولانەکەم بە پارتیشەوە بەڵام ئێمە کێشەی ناخۆی خۆمانمان هەیە پێیوەستە بە شێوازی بەڕێوەبردننی ناخۆی یەکێتی ئەویش بوشەیە دروست دوانەدرا لەسەر ئەوەی لەگەڵ فراکسیۆنەکەتان لەگەڵ فراکسیۆنەکەتان بە تایبەتی ئەوەی ئەنجمەی نوێرانی عێراق بەغدا هێنین یعنی چۆن لە هاوتاری بنی لە هەڵوێسا بۆ نمونە لێ دوانەدرا کە ئەوە ڕێی فراکسیۆنە و ڕێی یەکێتی نییە
ئەوەی کە چی ئەو لە دوانەیە وەکو کاک سعدی ئەحمەد پیرە باسەکات نازم کاک سعدیم نەبینە پسێوا کرد بێم ئەزانی ئەمە بەرنامەکەمان کاک یعقوب بەرنامەکەمان لەسەرەوەیە ئەم دانوستانە چۆن دەستی پێکردەوە و بەرەو کوێ ئاڕوات بەڵام ئەگەر بین ئەو وردەکاریانە بۆچی پەرلەمانتاران یعنی نەکارێشێتی هەر لایەنێک هەندێک جار ئەو گومانە دروست ئەکرێ وە حقیقەتێکی بوونیە ئێمە فراکسیۆنی ئێمە هاتووە چوەتە مەکتەبی سیاسی کۆبوونەوەی ڕسمی کردووە لەگەڵ بەڕێز کاک عومەر فەتاح ئەندامی دەستەی کارگەریە بە نێونەتی دەستەی کارگەری دوای ئەوە هاتوون لەگەڵ ئەنجومەنی ناوەندی ئێمە کۆبوونەتە نزیکەی 3 سەعات طبعا بەشێکی هەر بۆ معلومات بەشێکی برگەکانی ئەو پرۆژە لە ئەنجومەن چەسپێنراوە ئەنجومەنی ناوەندی خۆمان و دوای ئەوە ینی لە ڕاوێژ و لە پەیوەندی دابوون لەگەڵ سەرکردەکانێکیتی بەڵام حیزبێکی فراوان ئەو ئازادێکایەتی لەوانەیە ڕێی جیاواز هەبێت تەنانەت سەرکردەیەکیش بڵێەوە ڕێی من نییە بەڵام ئەم فراکسیۆنیەکێتی بە دزیەوە ئەو شتەی نەکردووە بەس بەرحاڵەوە چەسپیوە لە پرۆژە یاسای بودجێ 2017 بەڵام بەشێکی تری ئەوەیە کە ئێستا کەوتۆتەوە ئەویش بواری مفاوزاتی سیاسی لە بینی فراکسیۆنەکانە ئەمە یەکێتی 2 ساڵ و نیوەکە داوا ئەکاڵێ بەدیلی دانوستان هەر دانوستانە و یەکێتی چەند جارێک پرۆژەی پێشکەش کردووە بۆ ئەم مەسەلەیە واوەی کاک حەسەنیش باسەکە دکتۆریش باسی کرد ئەم جارە جیاوازی هەیە بۆیە لایەنەکان پێشوازیان لەو پرۆژەیە کرد بەجیا لەبەرەوەی تاڕادەیەکی زۆر ئەمە خواستی لایەنەکە هەر چوار لایەن بوو یعنی مەسەن کە پرس کە قسە لەگەڵ یەکێتی یاکرایەکێتی ئەوی باشە بوو سەرۆکاتێک تەنها گۆڕانکاریتیا بکرێت ئەگەر بکرێت بە هەر سێ سەرۆکاتیا بکرێت لایەنەکانی دیکەش بە هەمان شێوە ئەم جارە یعنی من حەزەکە مۆزوعەکە لە سەرەما بکەین یعنی هەنگاوەکان تاڕادەیەک بە ئەرێنی ئەبینم لە چییە ئەگەر ئێمە بێن لە پارتیەوە دەست پێ بکەین ئەم هەڵوێستی کاک مەسعود یعنی هەنگاوێکی نوێ بوو لە بەرامبەردا قیادەی پارتیەوە گرنگە چکە جاران کاک مەسعود پەیامێکی ئاراستای کرد بەڵام هەندێک سەرکردەی پارتی بە لێدوان وەکۆی ناڕازی بێ مەسەن کاک مەسعود ئەیوت کەسێک لە شوێنی من دابنێن بەڵام بەشێک لە سەرکردەکانی پارتی لێدوانیان ئەدا ئەیانوت بەدیلی کاک مەسعود هەر کاک مەسعودە ئەم جارە پابەندن بە بڕیاری کاک مەسعود یان بە پەیامەکەی کاک مەسعود بە کۆی قیادەی پارتی و تا خواری خوارەوە ئەمە مهمە دوام نەپارتی هیچ مەرجێکیشی نەبووە لە هاتن مفاوزاتە بەرامبەر ئەوانیش بزوتنەوەی گۆڕانیش یعنی تا ڕادێک شتێکی نوێ بوو پێشوازی لەم پرۆژەی کرد هیچ مەرجێکی نەبوو و دانوستانی یەکەم زۆر گرنگە بۆ ئامادەسازی ئەوە زۆرمە و کلیلی کردنەوەی دەواازەیەکە بۆ هۆی تۆ یان دانانی بناغەیەەکە 2 سەعات و نی و فشاندی پارتی و بزوتنەوەی گۆڕان پێکەوە کۆبوونەتەوە ڕاستە بڕیاریان نەدا بەڵام بشیکی هەر زۆری گلەیەکان ناکوکیەکان ڕەخنەکان پێشببینی و تێڕوانینەکان ئاراستەی یەکتر کراون و لە دوجار بە تێگەشتنی هەردوو لە کوتایی بەوە هاتووەتە زەمینە سازی کراوە جگە لەمە پێکاتەی شاندەکان یعنی ئەوەی دکتۆر باسی کردنەوە کۆبوونەوە دوای بەبن بەس گەشت هوکار زۆرە یەکێک لەو هوکارانەوە بوو ینی شێوازی شانت یەکەم جار لەسەر ئاسی باڵا کەسەیەکەمەکان بەشداریان کرد لە کۆبوونەوەکە بوو زەمینە سازی بەڵام کاتی هاتنە ناو کروکی مەوزوعەکە شاند لەسەر ئاستی نزم مەبەسم ئەو نییە کە توانای نزم بێ معریفەی کەم بێ مەبەسم ئەوە لە مووقعی بڕیاردانە ئەو شاندانە لە مووقعی بڕیارداندنەوە هەندێک حزب کەسی پێنجەمی تیا بووە کەسی سیامی تیا بووە خۆی لە دنیاوان نیاوەی زەمینە سازیەکە لەسەر ئاسێک کە پلیان نزمە زەمینە سازیەکەم بۆی وەفدێکی باڵایە بریاردە بەشداری بکە بووکی چارەسەرکردن یعنی هەڵەکان زۆر بوون لەوەی پێشووە ئەوەی ناوەندگیری لە دنیا شتیوانە 5 کەس 5 لایەن هەندێک لایەن دژی یەکتریشن نێوەندگیری بکەن کۆماری ئیسلامی ئیران نێوەندگیریە کرد ئەمریکای کرد بریتانیا کرد نەتەوەی گرتوەکانە کرد لە ناوخۆی خۆشمان بەڕێز دکتۆر فاتێ کرد ئەمانش هەمووی گرفت بوون هوکار زۆرن کە ئەوەی پێشوو بۆچی بەبن بەسگەشت جگە لەمە یعنی ئەوەی پێشوو یعنی هەڵەیەکی تری تیا بوو هەر لایەنێک ئەویست ئیرادەی خۆی بەرنامەی خۆی بەرژەوەندی خۆی بسەپێنێ بەسەر لایەنی تردا ئەم جارە داوا ئەکرێ ئەڵێن کاکە وەرن هەمومان پێکەوە با پرۆژەیەکی هاوبەش گەڵالە بکەین ئەمە مهمە ینی ئەمانە ئەتوانین بڵێن وەکو سەرەتا هەنگاوی ئەرێنین خوێندنەوەی ورد کراوە و
ئەم جارە ئەوانەی کە بەشدارن لە دانوستانە نەهاتوون هەرایەکی ئەعلامی بکەن پێش حەدەست بکەون بڵێن پرۆژەکەی من ئەوەیە من ئەوە قبول ناکەم سبەینە جاری پێش وا بوو پێشتا کۆبوونە نەبوو ئەوت بەیانی من وا بەلایانی بەرامبەرەکەم قبول بێ نازیانی هەڕەشە ئەکران ئەم جارە کەمترین قسەکرا لە میدیا ینی ئەوانەی ئەندامی شاندی دانوستان کار بوون ینی ئەگەر ئەمە بەم شوەیە بڕوە ئەتوانین بڵێ هەنگاوەکان ئاراستەیەکی تەندروست گرتوتە باشە بەڕێزە دەگەر باسیەوە بکەیت تا چەند گەشتبینی بەئەندەی و کۆبوونەوەوانە کۆبوونەوە لە بێناوی کۆبوونا ئەوە زۆر کرا لە ڕابردووە گەشتبینی ئێوە بە تایبەتی و بزوتنەوەی گۆڕان بۆ ئەو دانیشتانە و جدیاتی لایەنەکانی بەرامبەرتان یان قسێکی شەیە لەوەی کە بۆچی بەجا لایەنەکان کۆبوونەوەکەن بۆ پێنج خۆڵی ناکەن هەمیان بەیەکەوە دانیشن ئەگەر کێشەکە لە بینی هەر پێنجیانەیە کە بەژارن لە حکوومەت و لە پەرلەمانی شاهان گەشتبینی کەوتۆتە سەرەوەی سەر قۆناغی داهاتوو لە قۆناغی داهاتووە پارتی بەچیەوە گەڕێتەوە لای لایەنەکان ئەو پرۆژەی پێ کە ئەوێت ڕێکەوتنی لەسەر بکرێت چ جۆرە پرۆژەیەکە میکانیزمی جێبەجێکردنەکەی چۆنە ئایا بۆ شێوازەیە کە بتوانێت هەموو لایەنەکان کۆبکاتەوە و ئەو کێشەی کە لە قۆناغی سەرەتا دەستی پێکرد لەوێ کۆتایی پێبێنێت بۆیە ئێمە لە ئێساوە حکمی خۆمان نادەین بەوەی کە بڵین وڵات زۆر گەشتبینین ئەم دانیشتانە و زۆر شتێکی باشە چاوەڕێ ئەنجامەکەیەکەین و بزانین ئەنجامەکەی بە چه بارێکە ئەکەوێتەوە بەداخەوە لە یعنی لە مێژووی سیاسی کووردا بەدەیان مفاوەزاتی دوور و درێژ کراوە دواتر نەتیجەی نەبووە یعنی خەڵق تێری خواردووە لەوەی کە ئەم هەموو دەموچاوە دووبارەی پیشانە درێتەوە لە تەلەڤیزۆن ئەم هەموو مفاوەزاتە ئەم هەموو کۆنگرێسە ڕۆژنامەوانی و دواتر نەتیجەیەکی ئۆتۆی نابێت وەیسا خەڵق هیلاک بووە خەڵق گرنگە بەلایەوە کە چۆن بتوانرێت گوزەرانی باش بکرێت بەڕاستی حەقە بەشێکی ئەم فاوەزاتە لەسەرەوە بێت کە چۆن گوزەرانی خەڵق باشەکرێت چۆن کێشەی بوجە چارەسەرەکرێت چۆن بوجە دابی نەکرێت ینی خەڵق ڕەنگە ئێستا بەلایەوە گرنگ بێت کە ڕاستە بەلایەوە گرنگ بێت کە مەسلەی ئەم یاسای سەرۆکایەتی هەرێم مەسلەی ئاشتەوایی نێوان ئەم پێنج لایەنە بگەنە نەتیجەیەک بەڵام پێش ئەولەوێتی پێش ئەو مەسلەی نانە مەسلەی موچە و گوزەرانی خەڵقە بۆیە ئەوان ئەوەی بە چارەسەرنی کێشەی خۆیانەوە خەریکردنەوە بە چارەسەرنی کێشەی خەڵکە خەریک و لایەنانەی ئەو لایەنانە لایەنێکە بەشدار هەر لایەنێک بەپێی قورسایی خۆی بەرپرسیارەتیەکێتە سەرشان یعنی ئەم وەزع اقتصادی کە هەیە هەمومان نەزانین دەرەنجامی چییە کاک حەسەن هەندێکی باس کرد بەڵام بە قەنەعەتی من هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ سیاسەتی نەوتی پارتی دیموکراتی کوردستان کە لە خولەکانی پێشووترا کە یەکێتی نیشتمانیش هاوبەش بۆ لەگەڵی لە کابینەکانی پێشووترا ئەم سیاسەتی سربەخۆی ئابووری و سیاسەتی فرۆشتنی نەوت تا دوجار ئەوە بوو کە حکوومەت عێراق بودجێی بڕیوە ساری نەوت دابەزیوە وەزعی کوردستانی بەمەگەیان بۆیە من قەنەعەتی خۆم وایە مە قەنەعەتی شخصی خۆمە تا ئەو سیاسەتە نەوتیە دووبارەدا نەڕێژێتەوە گۆڕانکاریتیان نەکرێت وەزع و گوزەرانی خەڵق باش نابێت ئەوە ئەولەوێتی سەرەکی و لە ماوەی ڕابردووشە لە چەند ڕۆژی ڕابردووەمان بینی کە ئەو وەسایقانەی ویکلیکس کە ئاشکرای کردووە ئەوە دەرەخات کە نەک ئەم سیاسەتی نەوتیە گۆڕانکاری بەسەرایەت بە ئاڕاستی باشترکردنی وەزی خەڵقا بۆ تیجاها ڕات کە بەشێک لە خاچی کوردستانیش وەکو هینێک بە دەرەوە بفرۆشێت کە ئەمە جارێکتر قەیرانەکان هەرێم کردوێتی یان قەیرانەکان ئەمە حکوومەتی هەرێم کردوێتی بەڵام چێ باڵادەستە لە حکوومەتە کە پارتی دیموکراتی کوردستانە ینی واقعێک هەیە کە پارتی خۆشی لە واقع ڕناکات کە سەرۆکی هەرێم کە باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردە لای پارتی دیموکراتی کوردستانە کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە باڵاترین ئەویژێکێکە لە باڵاترین دەسەڵاتەکان لای پارتی دیموکراتی کوردستانە وەزارەتی نەوت بە هەمان شێوە و ئەگەر ئەنجومەنی سەرۆکاتی ئەنجومەنی ئاسایش کە هەر لای پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بیتە سەر مەلەفەکان مەلەفی پەیوەندیەکانی دەرەوە مەلەفی پەیوەندی نێوان حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێما مەلەفی ئابووری مەلەفین ئەمە زۆربەی مەلەفانە لای پارتی دیموکراتی کوردستانە و خۆشیڵێ من بەرپرسیارەتی ئەمانە هەڵەگرم هەر لایەنێ و بەپێی حەجم و قەباری خۆی بەشدارە بەڵام ئەمەی کە هەیە لە کوردستانە ئاڵا هەڵگرەکەی کە مەسەلەی سیاسەتی سربەخۆی نەوتە ئەمە پارتی دیموکراتی کوردستان بووە بە جۆرێک لە جۆرەکانەمەی تێپەڕانەوە و دواتریش ئێستا ئەمە دەرەنجامەکەیەتی بۆ ینی هینە فکرەکەم ئەوەیە کە ئێمە لە پاڵ چاکردنی دۆخە سیاسیەکە پێویستمان بە مفاوەزاتێکە لەسەر چاکردنی دۆخی ئابووری و چاکردنی دۆخی ئابووریش پێویستی بەوەیە کە جارێکی تر ئێوە ئەیگرن بە مەرج بۆ دانوسانەکانتان قسەی لەسەرەکان زودنەوەی گۆڕان پرۆژە تەنها لەسەر پۆس و بڵین وەزارەتەکان و ئاڵوگۆڕی وەزارەتەکان سەرۆکایەتەکان پرۆژەکەی بزودنەوەی گۆڕان پرۆژێکی هەیە پرۆژەکە هێشتا مسۆدەیە نەگەشتوتە قۆناغی کۆتایی دووستونە
ستونێکیان سیاسیە ستونێکیان ئابوووریە و لەسەر هەردووکی مفاوەزاتەکە ئێمە جارێکتر گۆڕان گرنگ نییە بەلایەوە و هیچ پۆستێک و چونەوە حکوومەتیش گرنگ نییە بەلایەوە ئەگەر ستونی دومیان کە ئابوووریەکەی چا نەکرێت یعنی ئەمە جارێکتر بچینەوە بۆ حکوومەت چی بە خەڵک بڵێ ینی ئەم حیزبانی کە لە حکوومەتان خەڵک وەکوتم چاکردنی وەزئی گوزەڕی تۆ چاکردنەکەی چیە میکانیزمی باسمەکە چییە گۆڕینی سیاسەتینەوە وەزارەتی سامانە و سروشتەکان لە پارتیەوە بدرێ بە گۆڕان نەخێر یان وەزارەتی دارایی لای ئێوە بۆ لای گۆڕان بۆ بدرێ بە یەشێتی یان گۆڕینی پۆستەکان کێشەکە چارەسەر ناکات ڕاستە پۆستەکان زۆر جار ئەشخاصێک لە کەسێکەوە کەسێکتر ئەیگۆڕێت بەڵام گرنگەوەیە کە ئیرادەیەک هەبێت لە لای هەر پێنج لایەنەکە ئیرادەیەکی ڕاستەقینە هەبێت کەم کێشەیە چارەسەرکەن بە وەکو تیمێکی هاوبەش نەک لایەنێک بێت ئیرادەی خۆی بکاتە ئیرادی هەر پێنج بزانین ئەو ئیرادە نەگەشت نازانین چیمان هەیە بیپێوین بزانین کە نەگەشتێتەوەی کە هەیە جددین ینی نازانین وەکو پێشتری ژوتم ئێمە جارێ ڕوون نیە پێمان باشە زۆرمان پێ باشە بەڵام چاوەڕی هەنگاوی دووەمین هیوادارین هەنگاوی دووەم و سێم جددیاتێکی پێوە بێ بتوانرێت ئەو کێشەیە لەو چارەسەر بکرێت پرسیاریوت کردوتە چۆن ئەو قەیرانە چارەسەر بێت ئەبێ ئێمە بەدیلەکانمان بزانین چین کە ئایا لە کوردستانە فرۆشتنی نەوت بەمێسا ئەتوانرێت وەز و گوزەرانی خەڵکی پێ باش بکرێت ئەگەر ئێمە لەمەیە سەرکەوتوو نین بە تایبەتیش کە کێشەی کە هەموو لایەنەکان ئەم ڕخنیان هەیە بزوتنەوەی گۆڕان لە پێشەرمیانەوەم ڕخنەی هەیە کە ئێمە ئەم گرێ بەستانە بە تایبەتیش ئەوی بینی تورکیا حکوومەتی هەرێمی کوردستان کە ناشەفافە داهاتەکەی بە تایبەتیش داهاتیوانی کە بە تەنکەر ئەو نۆتێڕە ناشەفافە و زۆر شتی تریش ئەمانە وازەح نین ئێمە جارێکتر بچینەوە بەم مەلەفی ئیدارەدانی نەوت و مەلەفی ئابوووریە بۆ نمونە لە پەرلەمانی کوردستان لەم خولای یاسایەک پەسەند کراوە کە دروستکردنی سێ سندوقە بۆ داهاتی نەوت ئەم یاسایە تەفعیل نەکراوە گرنگترین شتەوەی کە یاسای تەفعیل کرێ بۆ داهاتە بچێتەوە سندوقەوە خاڵێکی تر پیاچوونەوەی بە عیلاقەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و ئەو ڕێکەوتنی کە هەیە لە بینی هەردوو لای لەسەرنەوت ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت ڕەنگەمانە هەنگاوێک بن بە ئاڕاستی چارەسەرکردنی قەیرانی دارایی دەستخۆش بێ لە دوا دەرفەت تاگەڕێمەوە لای بەڕێسان بەس بە کورتی لە ماوەی دوو خولەکیش ئەگەر کەمتر بێ باشترە کە حەسەن وا بەس هەر مەجالم بێ ڕوونکردنەوە لەسەر قسەین کە ئەگەر ئێمە لە هەندێک مەلەفە سەرۆکی حکومەت دانی پیانە بێ کەم و کوڕی هەیە بڵێ مەلەفینەوە تا بەڵام هەندێک مەلەفی شەیە ئەبێ شانازی پێوە بکەین شەڕی داعش وابزانەوەی سەرکردایەتی کرد مەسعود بەرزانی بوو بە شاهدی هەموو دنیا ڕۆڵێکی گەورە و کاریگەری بینیوە یعنی بە هەندێک مەلەفی کە مەلەفی نەوت یەکێتی نیشتیمانی کوردستان کە قوبات خۆی لەسەر شاشەی تەلەڤیزیۆن کە شەریکن لەو مەلەفە بە جیاوازی نەکراوە بەڵام اعترافیش کراوە علاقاتی نێودەوڵەتی بەخۆی ئابووری لە فرۆشتنی نەوتە لە ئاسی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە ئەوانە من باس کەم و کوڕەکەوتمان مەلەفانەگە کەم و کوڕی بێ خۆمانش مەلەفین سەرکەوتون حەقی مەشانازی پێکن مەلەفی دیبلۆماسیەتی ئێمە و لە ئاستی نێودەوڵەتیە و علاقاتی ئێمە سا لە چی ئاستێگە سێ وەزیری ئۆڕۆپی بە یەک جاریەنە هەرێمی کوردستان و دەستخۆشی لە هەرێمەکەن بۆ ئونجازانەی کە کردیان ئەمانە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بەڵام ئەوانە زیاتر بە ئاسی لایەنێکە ینی تەوزی بوون بۆ علاقەتی نێودەوڵەتی لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی هەرێمە ئینجازە بۆ یەکێتی ئینجازە بۆ پارتی ئینجازە بۆ هەموو خەڵکی کوردستان ئەمە واقعا چۆن کەم و کوڕەکان ئێمە خاوەنداریەتیەکەی ئەڵێم کەم و کوڕیانە هەیە و کاگاکۆ ڕاستەکە کەم و کوڕیەوە بە چارەسەر بکرێ و حەقیقەتیشە بۆیە پارتیش گەشتوتە قەناعەت بە جددیە بێ ئەم مەلەفانە چارەسەر کرد پێکەوە بە ئیش بکەین و قۆڵی لێ هەڵماڵین وا بکەین یەک وەحدەمان هەبێ یەک مەنزومەمان هەبێ بۆ کارکردن ئەگەر ئێمە خەمی هاوڵاتیانی کوردستانمانە ئەبێ بەڕاستی نێکین بە مزایدەی سیاسی نە ئێمە نە گۆڕان نەیەکێتی نە حزبێکی کە ئەبێ پێکەوە بین ئەم قۆناغە خەڵک نامرتاحە بەڵێ نامرتاحە خەڵک بێپارێ بەڵێ بێپارێ خەڵک بێنەوتە بەڵێ بێ خەڵک بێنەوتە خزمەتگوزاری وەکو پێویست نیە بەڵێ خزمەتگوزار ئەبێ ئینسان سەریح و واقعی بێ ئەمە نەتیجەی چییە نەتیجەی ئەوەیە لە حکومڕانیە ئێمە بە دەرەجەی یەک نەمانتوانێت حکومڕانیەکی ڕەشید و عەقلانی هەبێت کە هەموو لایەکمان دەوری کاریگەریمان هەبێتە ئەمە واقعا ڕاکردن لە مواقعە خراپە و مواجهکردنی باشە لە هەموو دنیای شاوایە تۆ هەیکلێکی گەورەی حکومڕانی تێ ئەگەر ئەتوانی و هەیکلە کە ئیسا خەریکن مەسەڵەن وەزارەتی دارایی کە هەتە
وەزارەتی دارایی لە هەموو دنیاە ئەوەی ئێمەوەکو پارەیەکە وەکو باجە وەرەگیرێت و پارەکە درێتە بەڵێ هەیکەلی ساخەریکێوەن چاکسازی حەقیقی لە وەزارەتی دارایی بکەن وەزارەتی دارایی مەهامی خۆی بژێڕەوە مەهامە ئەسڵەکەی خۆی بنووک مەهامە ئەسڵەکەی خۆی بژێڕێ ئەوەی کە پێڵین ئیسیسمارە جاریشکە پیا بچیتەوە بە تێک ڕای ئەو یاسای ئیسیسمارە هەیە ئەوەندە لە خەمی خەڵکی دۆڵەمەنە ئەوەندە لە خەمی ئەو کاتەکەی زۆر هیچ کات ڕووسەکان بۆ نمونە پێشتر چەندەها پاژێژ و پرۆژە ڕووسەکان پندێکی جوانە ئەڵێ ئیشی باش و کاری باش هیچ کاتێکی جەنگاوێک بۆی درەنگ نییە بەڵام شتی ئێمە لە سەرکەوتنی گەورەیان لە سەرکەوتنی گەورەیان کە دژمنێکی گەورەی وەکو داعش لەسەر دەستی پێشمەرگە تیاچێ و نامێنێ و مەحفە بێتەوە ئەمە سەرکەوتنێکی گەورەیە توانین تەوزیفیکەین لە باری سیاسی لە باری ئابووری و پێکەوە کارکەین لە زۆر احتیادی کاگاگۆ ڕخنەی توندی خۆی لە پارتی دیموکراتی کوردستان ئەگرێ من هەروەها لە کاگاگۆ ئێمە ئەتوانین بەم شکڵە یعنی دیالۆکان هەبێ کاگنێروی جوان ئاماژەی پێکرد پارتی لەگەڵ گۆڕان 2 سەعات و نیو لە دانیشتنی یەکەمە بۆ خۆی مە حاڵەتێکی زۆری جابیە زۆر چاکەوە خزمەت بە قۆناغی ئاین دەمانەکە لە گفتوگۆکان بەڵام ئەبێ دوجار ئەوانەی ناو پارتین ئەوانەی ناو گۆڕان ئەوان ناو یەکێتین سەوتی معتەدلن وە سەوتی میان ڕەون و خەڵکی ڕۆشنبیرن ئەوانە بێنە پێشەوە ئەوانە دەوریان هەبێ ئەوانە قەناعەت بەلایەنە سیاسەکانی خۆیان بکەن ئەبێ گۆڕانکاری جەزیب بکرێت لە هەموو کایەکانی ژیان ئەجنان بە مجاملە ناڕابڕێەوە من قەت قەناعەتم بۆ نییە تۆ کارکتەرێکی تۆ کە فاشلە لە حزبا بیخیتە حکومت بۆی لە کۆڵیکەیتەوە کە لە ڕابردووە ئەم جۆرە تەجوبانەمان بینیوە ئەم وەزعانەمان بینیوە کارکتەرێ دانی لە حکومەتە ئەبێ حزبە سیاسەکەی خۆی پشتگیری کە پشتیوانی کە نابێ حزبە سیاسەکەی خۆی پشتی تێ بکە ئەمانە هەمووی کۆمەڵێ ئالیەتن و میکانزمە توانین بگەینە قۆناغیشکە دەستخۆش بێ کاگلاتیو لە دوا دەرفەتیشە ینی خەڵک چاوی لە ئەم سێلایانەیە کە لە هەرێمی کوردستان زۆرترین ڕێژەی دەنگیان هەیە و بەرپرسیارترین لایەنن لە ئاست دروستبوونی قەیرانەکان و لێشانە ڕوان کە شارەی بکەن ئەمە ئێوە چۆن هەست بە بەرپرسیارەتەکان ینی بۆ حکوومەتی هەرێم کە بە تایبەتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە لە دوو لایەن یەکێتی پارتی پێک دێت لە چەندین بۆنی جیاواز دانەنێن بە شکستی خۆیانە کە لە بواری فرۆشتنی نەوتی سەربخۆ کە ساڵ و نیوەکە ئەیفرۆشن بەڵام ئەم بەرپرسیارەتیە چۆن ئەم شکستە کە کراوە چۆن ڕاستەکرێتەوە چۆن هاوڵاتی جارێتن قەناعەتی پێکرێتەوە کە ئەو ناومێدی و ڕژبینی کە هەیەی بەرامبەر بە حیزبەکان و بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان بێتەوە شوێنی خۆی و شوێنی ئاسایی خۆی وەڵام من هەمیشە کە پرسیارێک لە من کرا پەیوەست بێ بە بواری نەوتەوە من وەڵامم نەداواتەوە بەڵام ئەوەندە ئاگادارم کام ئیتفاقیەتانە کراون کە قوبات هێشتا یعنی هیچ پۆستێکی حکومە بەسم جێگیری پۆستی جێگیری سەرۆکوەزیرانی وەرنەگرتو بووە واتە ئیمزای ئەو لەسەر هیچ ڕێکەوتنامەیەک نییە بەڵام من هەمیشە قسە لەسەر کۆی حزبێک ناکەم بەڵام ئەوەی من لێ تێگەشتم وەکو شەخص کاک ئاشتی هەورامی زیانێکی یەکجار زۆر پێش هەموو لایەنەکان بە پارتی دیموکراتی گەیاندووە و بە حکوومەتی هەرێمی کوردستان گەیاندووە و بە خەڵکی کوردستان و لایەنەکانی تری گەیاندووە من تەواقعەکەم لە داهاتووە پارتی خۆی بڕیارێک بدا ینی خۆ حزبێکی گەورەیە چەندین خەڵکی دیکەی پسپۆر و ئەو هەیە لەو بواردەخ آخر ئەو دوسێ ساڵێکەر ئەیان مەلەفی نەوت لە جانتەی کاک ئاشتی هەوراممیدا ئێستا لە ناو پارتیش هەندێک کادر ئەگەر سەیری هەندێک شوێن بکەی کادرێکی دیارە ئەو ڕخنەی هەیەڵێ ئەمە زیانی زۆر لە بە ئێمە گەیاندووە ینی ئەتوانین بڵێن لە بوارێکە خزمەتێکی کردووە ئەوەی کاک حەسەنوتی مەسەن لە دەرهێنان و گەشەکردنی کەرتی نەوتەوە بەڵام لە چوونەتی ماماڵەکردن و ئەوە زیانەکە لەوێ دەرەکەوێن ئەم هەموو قەرزەی کەوتە سەر هەرێمی ئەو هەموو قەرزە نوتمان کرایە لەوەی ئەو من نامەوێت لەسەر سەر ملیار و 20 میلیارد دلار لەو بوارەدا نامەوێت قسە بکەم هەمیشە هەرێمی کوردستان ئێمە لە سەدانەوەدی ینی لە نەوتەوە ئێمە لە سەروبەندی هەندێک گۆڕانکاری داین لە سەروبەندی هەندێک گۆڕانکاری داین یان بەرەو جیهانێکی گەشاوە ئەمان بەت ئەوەش کاڵێم بەرەو سربەخۆی ئەمە بە چیە کرێ بە ڕێخستی ناو ماڵی کورد بە یەک ئیرادەی یەک خیتابی یەک هێزی کۆکردنەوەی هەموو هێز و توانەکانی هەموو لایەنەکان و ئاشتکردنەوەی جەموار و خزمەتکردنەوەی جەموار یان بە پێچەوانە و دەستکەوتانی هەمانە کەونەمەتسی ئەمە بە چیە کرێت کە ئەمە نەکرێ دەرهاویشتەکان هەرێستا دەرەکەون تا دوێنێ تورکمانەکان سوێندیان بەسەری هێزی پێشمەرگە بووە
ئێساوە دوێنێ سەرروکی بەرەی تورکۆمانی داواکە سوپای عێراق بێتە مووسڵ. ئەمڕۆ لێدوانێکی ترم بینی عیماد یوحەنا یەکێکە لە سەرکردەکانی فراکسیۆنی ڕافیدەن مەسیحیە کورتەکەی و کەسێکی دیارە داوا بەڕسمی داوای لە باڵێزخانەی ئەمریکا کردووە ناڕەزای دەربڕێ سەبارەت بەوەی کە لە دەشتی نینەوە ئاڵی کوردستان هەڵکراوە ئاڵێ ئەمە دەشتی نینەوە لەت ئەکان کێشە لەسەر پێکەوە ژیان و برایەتی ینی بە مەترسی داهێنێ ئاڵی کوردستان تا دوێنێ مەسیحیەکان سوێندیان بە سەری سەرکردەی کورد وە هێزی پێشمەرگەی کوردستان بووە. ئەمڕۆژ لە دوارێکی دیکەی ئیبراهیم جەعفەریمە بەسم لێرەداوات دەرهاویشتەکان دڵخۆشکەر نین لەبەرەوە بە پەلەشن ئەبێ کورد هەموو هەنگاوەکە نەمەش بەچی دەکرێت بە لێبوردەی دەکرێت بە یەکتر قبولکردن دەکرێت بە بڕوابوون بەڕای جیاواز دەکرێت بە کۆکردنەوەی هەموو بچوونەکان و گەڵاڵەکردنی پرۆژەیەکی هاوبەش کە ئێستا لە ینی هاتوودەکایەوە ئەمە بەوا دەکرێت کە هەموو لایەنەکان لە سەرمێزی دانوستان بە گیانێکی بەرپرسیارانە بڕیار بدەن. ئومێدەوارین دەستخۆش دوا دەرفەتیش بۆ تۆ دکتۆر لەسەر کۆی قسەکان ئەدەوێت باسی متمانە بە یەکتری کرد لەتیف بە دڵنیایەوە متمانە زۆر گرنگە بوونی ئیرادە گرنگە و لە هەمووی گرنگتر کردارە ینی ئەم جارش پێویستمان بە ئیشە ینی وازبێنین لە قسەکردن وازبێنین لە ئەم هەموو وتاردان و ئەم هەموو گفتوگۆیە دیارە شت بەبێ گفتوگۆ نایەتە ینی تۆ گەرەنجامێکەتەوێ بەبێ گفتوگۆ نایەتە ئاراوە بەڵام گرنگەوەی ئەم جاران پرۆسێس سەریع بێت ینی پێی نەچێت لە بینی سەردانێک وە سەردانێکی چ ڕۆژمانگێکی پێ بچێت ینی ئەگەر تۆ کێشەکە حلکەیەتوانی ئەم مانگە کورتکەیتەوە بۆ هەفتەیەک لە جیاتی پرۆژەکەت مانگێکی پێ بچێت تا بینوسیەتوانی بە هەفتەیەک ئامادەیکەی و بتوانن هەر لایەنێک بەپێی حەجمی خۆی تەنازول لە داواکەی خۆ بکات بۆی مساومەیەکی نیشتیمانی دروست بکرێت و بگەینە نەتیجەیەک و ئەولەوێتیش بۆ چاکردنی بارودۆخی خەڵق بێت. دەستان خۆش بێ سپاس بۆ بەڕێستان کاتان بەخشی بە بەرنامەکە بەڕێزان بەم شێوەیەش هاتی نەکۆتایی بەرنامەی پرسی ئەم جارەکە تایبەت بوو بە دەستپێکردنەوەی گەڕێکی تری دانووسانەکانی نێوان لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان و ئەگەری ساردبوونەوە سزبوونی ئەو دانیشتانە تا بەرنامە دەرفەتێکتر بەخواتان نسپێرین خواتان لێ.